پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شار بە شار گەڕک بە گەڕک و ماڵ بە ماڵی مەکە سوڕایەوە. ئەزانی کێ دوای کەوت؟ یەک ئەختیار دوای نەکەوت. ئەها جاری وایە من قسە بۆ ئەختیارەکەم، قسە بۆ دادە حاجیەکەکەم، قسە بە کەسێک بۆ کەسێکی بە ساڵاچوواکەم. تەسەورەکەی گاڵتەی بە قسەکان بێت، ئەلەم گوێیەوە ڕات ئەلەو گوێیەوە دەرەچێت. سبحان الله، 70 ساڵ تەمەنیەتی. ئەگە پێی بڵێم مامە حاجی تۆ لە قەراغی مەرگایت، لە قەراغی قەبرەکەتای، ئەوە خۆش نییە بە سیمایەکی جوان و مەلامحێکی جوانەوە بچیتە خزمەتی خوا؟ گاڵتەت پێکات، ئەڵێ ئەو ڕیشەی تۆ پیسە. لە کاتێکا قژی خۆی هەمان ڕیشی منە، هیچ فەرقێکی نییە. بۆ قژی ئەو پیس نییە، بۆ پرچەکەی تۆ پیس نییە، ڕیشەکەی من پیسە. بە تەمەنەکان دوات ناکەون. ئەڵێ باو ئەجدادم و کەس و کارەکەم لە وەختی خۆی لە سەردەمی کۆنە ئاوایان هێناوە، بۆیە بەیانیان هەڵەسێ پێش گەنجەکە تەراشەکە، ئەوە دڵی بە دنیا خۆشە. بەڵام پێغەمبەری ئازیز صلی الله علیه و سلم لەناو ئەو هەموویە، لەناو ئەو هەموو خەڵکەیە گەنج دوایەکەوێت. گەنج فیترەت پاکە.